وهمو ئینسانێک کە هەرچەندە گوناه و تاوانەکانیشی زۆر بن، هەرچەندە گوناهەکانیشی گەورە بن، خوای پەروەردگار پەیامێکمان پێ دەڵێ، بانگمان دەکات بۆ ئەوەی بەندەکانی ناومێد نەبن، هەمیشە ڕوو بکەنە خوای پەروەردگار، چونکە خوای گەورە ڕەحمی زۆرە و لە بەندەکانی خۆش دەبێت، لە هەموو گوناه و تاوانەکان خۆش دەبێت. بۆیە خوای گەورە دەفەرمێ: يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني، ئەینەوەی ئادەم، ئەتۆ مادام داوا لە من کەی و مادام بگەڕێەوە لە گوناه و تاوان و ئومێدت بە من هەبێت، خوای گەورە دەفەرمێ: غەفەرت لەکە عەلا ما کانە فیکە وەلا ئوبالی، ئەمن لێت خۆش دەبم، عەفوت دەکەم، هەرچەندە گوناه و تاوانیشت زۆر بن، گوێ نادەم و لە بەرچاوی ناگرم ئەو گوناه و تاوانانە، بەو مەرجەی ڕوو بکەیە من خوای گەورە دەفەرمێ: ئەینەوەی ئادەم لێتان خۆش دەبم بەو مەرجەی کە ڕوو دەمنکەن. ئەنجا دەفەرمێت: يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء، ئەینەوەی ئادەم، ئەگەر گوناه و تاوانەکانتان ئەوەندە زۆر بن بگەنە ئاسمان و بگەنە هەورەکان، ئەوەندە گوناهتان زۆر بن، گوناهەکانتان بگەنە هەورەکان و بگەنە ئاسمان، پڕی ئاسمان بن، بزانە خوای گەورە چەند خاوەنی ڕەحمە دەفەرمێت: ثم استغفرتني غفرت لك ولا أبالي، بەڵام داوای لە خۆشبوونم لێ بکەیە و بگەڕێەوە بۆ لای من، خوای گەورە دەفەرمێت لێت خۆش دەبم، گوێ بەوە نادەم گوناهەکانت چەندە و گوناهەکانت چەند زۆرە و چەندە گەورن، بەو مەرجەی ڕوو بکەینە خوای گەورە، ڕەحم و بەزەی خوای گەورە ئەوەندە زۆرە، خوای پەروەردگار دەفەرمێت لێتان خۆش دەبم. ئەنجا دەفەرمێت: يا ابن آدم، ئەی وەچەی ئادەم، لو أتيتني بقراب الأرض خطايا، أجر أتوبي ولاي من ببري أو زوية جناه تاواند هبيت، تماشای ئەو پەیامە گەورەیە بەڕێزان، ئەو ڕەحم و بەزەی خوای گەورە، بزانە کێ ئەوەندە بەرامبەر ئینسان خاوەنی ڕەحم و بەزەییە. دەفەرمێ: ئەینەوەی ئادەم، ئەگەر بە پڕی ئەو زەویە چەندە گەورەیە، پڕی ئەو زەویە گوناه و تاوانت هەبێ و بگەڕێەوە بۆ لای من، ثم لقيتني لا تشرك بي شيئا، بەڵام کاتێک کە دەگەیەوە بە من هاو بەشت بۆ من بڕیار نەدابێت، شەریکت بۆ بڕیار نەدابم، دەفەرمێ: لأتيتك بقرابها مغفرة، بەپڕی ئەو زەویەیە ئەمن لێ خۆشبوونت بۆ دێنم و هەروەها لێت خۆش دەبم. تەماشاکەن بەڕێزان، ڕەحمی خودای پەروەردگار چەندە زۆرە بەرامبەر بە بەندەکانی، ئێمە چەندە خراپین بەرامبەر بە خوای پەروەردگار، بەڵام خوای پەروەردگار چەندە ئێمەی خۆش دەوێت، چەندە خاوەنی ڕەحم و بەزەییە بەرامبەری ئێمە. ئینسانێک پڕی ئەو زەویەیە گوناه و تاوانی هەبێت، خوای گەورە دەفەرمێ: بەس شەریکت بۆ من بڕیار نەدابێت، لە ڕۆژی قیامەتدا کاتێک کە بە من دەگەیەوە بە پڕی ئەو زەویەیە ئەمن لێ خۆشبوونت بۆ دێنم و لێت خۆش دەبم. ئەوە پەیامێکە پێمان دەڵێ کە ڕەحم و بەزەی خودای پەروەردگار چەندە زۆرە، چەندە گەورەیە بەرامبەر بە بەندەکانی، و پێمان دەڵێ ئێمە ڕوو بکەینە خوای پەروەردگار، خوای گەورە لە هەموو گوناهەکان خۆش دەبێت، بەو مەرجەی کە ئینسان ڕوو دە خودای پەروەردگار کات. ئێمەش یا ڕەبی خوای گەورە لەو کەسانەمان گێڕی کە ڕوو دە خودای گەورە دەکەن و ڕەحم و بەزەی و لە خۆشبوونی خوای گەورە